تۆکانی ئێمە لە ساڵی 1920 کۆکراوەتەوانێ لە جینبانکەکانی ئەمریکا و ئەڵمانیەوە نەدانراوە. لە شاری سلێمانی لە ناو پارکی هەواری شارە بانکێک دروست دەکرێت بۆ هەڵگرتنی تۆوی ڕۆکەکانی کوردستان کە ئەمە گرنگجیەکی زۆری هەیە بۆ پاراستنی ئەو ڕۆکانی کە لە کوردستاندا هەن. منەچمە لای زانا محەممەد کە شارزای بواری کشتتوکاڵیە سڵاوی لێبێت کاکزانە ئەم بانکە کەی دروست دەکرێت چیتیا ئەکرێت. ئەم بانکە وەکو بینیتان بەردی بناغی دانرا و کۆمپانیەکە لە بانی و دەست بەکارەبێت لە ماوەی 6 مانگە کۆتایی پێێت و ئەرکو مەهامەکانی ئەوەیە کە تۆ سروشتەکانی خۆمان تۆ خۆڕستکەکان لە کە سنوورەکانی ئێمە هەیە لەم شوێنی کە ئێمە تیاژین هەیە کۆکرێتەوە هەروەها ئەو تەرزانی کە لە لای جوتیاران و لە لای شوێنە کشت و کاڵەکانی خۆمان کاری تیاکرێت. لەبەرەوەی ئەم سوورەی ئێمە یەکێکە لە هەرە دەوڵەمەندترین ناوچەکانی دنیا کە بە غەربی ئاسیا ئەبرێت کە دەوڵەمەندە بە هەمە چەشنی ڕۆکە جیاوازەکان، ڕۆکە بایۆلۆجیە کشت و کاڵەکان، بە ڕۆکە استراتیجە گرنگەکانی وەکو بەربوومەکانی گەنم و جۆ و نیسک و نۆک و گەنم، دەوڵەمەندە بە کەلتوری کشت و کاڵی خۆمان کە ئێمە پێویستەمانە بپارێزین لەم جینبانکە ئەتوانی ئێمە هەمووی کۆکەینەوانێ و دواتر بەکاری بێنین. تەنها جینبانک گەنجینەیەک نییە تۆی تیانێتە هەڵگرێت و بڵێ ئێمە هەڵم گرت، بەڵکو کۆگایشی ئەکتیڤە چالاکە زیندووە کە بەردەوام هەڵەستێت بە پێدانی ئەم توانە بە ئەوانی بواری دروستکردنی تۆوەکەن، ئەوانی کە لە بواری تەرزی نوێ کارەکەن ئەدرێ بەوانە بۆ بەرهمێنانی سنفی نوێ تەرزی نوێ و لە ئەنجامە هەموو ئەم کارانە ئەبێتە هۆی زیادکردنی بەرهەم چکە ئێمە مەترسیمان هەیە بەڕاستی مەترسیمان هەیە لە گۆڕانکاری کەش و هەوا بەرزبوونی پلەی گەرمە کەمی بارانبارین وشکە ساڵی ئەو توانی کە پلێشووتر هەمان بووە لە ئێستای بەرەنگاری و زڕوفە نابن. پێویستە سنفی نوێ و تەرزی نوێ بۆ زڕوفە دروست بکرێت بۆی بتوانین لە هەموو سەردەمە سەختەکان ئێمە بتوانین بەرهەممان هەبێت و خۆراک بەرهەم بێنین و بە نەتیجە ئاسایشی خۆراک دابینکەین. واتامە تەنیا بۆ هەڵگرتنی تۆوەکان نابێت، تۆوی نوێشی تا دروستەکرێ. تۆی نوێ ئەدرێ بە زانکۆ و پەیمانگاکان بە سنتەرەکانی توێژینەوە بە ڕێکخراوە جیهانەکان لە دنیاە و لەوانیش وەرەگرین، تۆی ئەوانیش وەرەگرین. حەزکەم یەک زانیاری بم لاوانی کەس بیست بێت لە ئێستاە تۆوەکانی ئێمە لە ساڵی 1920 کۆکراوەتەوانێ لە جینبانکەکانی ئەمریکا و ئەڵمانیەوە نەدانراوە، لە بەریتانیا دانراوە. یەکێک لە مەهامەکانی ئێمەوەیە ئەو توانە بێنینەوە و ئەو ناوچانەی کە تۆی تیانەکراوە دۆزراوەتەوە پێوتێک گاب ئەنالاایسس لەو ناوچانە ئیشکەین چینە سەردانی و شوانەکەین ئەو توانش کۆکەینەوەنێ. بۆیە چەند باسی گرنگی و مەهامی ئەمە بکەی کۆتایی نایەت. لەبەری جینبانک ئێستا لە دنیاە ئەهمیەتی زیاتر پیا کردووە وەک لە ڕابردوو و پاڵپشتی وڵاتان و سنتەرەکانی جیهان زیاتر بۆ بۆم پڕۆژەیە و لە لای خۆشمان لە هەرێمی کوردستان لە ئێستاە پێم وایە کەلێنێکی زانستی کە ڕابردووانەمان بۆ ئێستا پڕێک هاتەوانێ. جینبانک ئەگەر چالاک بێت و ئیش بکات وەکو عەرەبەکانڵێ جینبانک فعال ئەتوانین نەمە بیکەین بە جینبانکێکی نێودەوڵەتی و وەکو هەرێم چینە مەعادە دەولێتەکانەوانێ زۆربەی بڕیارەکان و مەعادە دەولیەکان سیادیە ئەتوانن حکومەتە مەرکەزەکان و هەرێمەکان تیا بەشدار بن. ئێمە ئەتوانین بە ئیشکردن بە پاڵپشتیکردنی ئەم پڕۆژەی جینبانکە بچینە سەر نەخشەی جینبانکەکانی دنیا.